بناوی خوای گەورە و میهرەبان خوشک و برانی بەڕێز زۆر خوشحاڵم کە جارێکی تریش توانیم لە نزیکەوە بێمە خزمەتیەوە و لێرەشەوە بە خێراتنی هەمووتانەکەم و زۆر زۆر سپاستانەکەم کە ئامادە بوون بۆ ئەوەی لێرە پێکەوە ئێمڕۆ دەست بکەین بە کەمپینی ئەم هەڵبژاردنانە کە زۆر زۆر چارەنووسسازە بە نسبەت وڵات و بە تایبەتی بە نسبەت پارتیمان. پێشەوە من بیستم کە هەواڵێکی ئێمە لە گەڵ کاک فازڵ ڕەوف دیارە ئەمریخوای کردووە دوێنێ بە حادسەی سەیارە سەرخۆشی لە بنەماڵەی بەڕێزیانەکەم و هیوادارم خوا سێبۆری هەموو لایەک بداتەوە. هەروە گەزانن جەنابی سەرۆک هەڵمەتی کەمپینی ئەم هەڵبژارنانەی دەست پێ کرد لە هەولێر و چەندین ڕێنمایی فەرموو کە پێویستە هەمومان پێشەموو شتێک پابەندی ئەو ڕێنمانە بین و هەر لە ژێر ڕۆشنایی ئەم ڕێنمایانەش هەندێک بابەت هەبوون ویستم لێرە لە نزیکەوە لە خزمەتەوەی بەڕێز عەرزی کەم و پێکەوە هەوڵ بدەین بۆ ئەوەی ئەم جارە پارتیمان بتوانێ ئەو دەنگانەی کە شایستەی خەبات و ڕابردوو و ئێستای پارتین بتوانین ئەو دەنگانە کۆ بکەینەوە و ئینشاڵڵا سەرکەوتنێکی گەورە تۆمار بکەین. هەموو هەڵبژاردنێک کە سەیرەکەین دوو شتی زۆر زۆر گرنگ هەیە کە بیری لێکەینەوەی کەکەوەیە مەسەلەی پرەنسیپ و مەبادئی ئەو پارت و لایەنەی کە دەنگی بۆ ئەدرێ و بزانین لەسەر چه ئەساسێک ئەمە دەنگ بۆ لایەنێکی سیاسی ئەدەین. بابەتی تریش مەسەلەی میکانیزم و تەکنیکی و شێوازی چۆنیەتی دەنگدانەوە چۆن ئێمە بتوانین بەو پەڕی توانای خۆمان هەموو تاقات و توانای خۆمان بەکاربێنین کە زۆرترین دەنگ بۆ ئەو پارتە کۆبکەینەوە. بەنسبەت ئێمە ئەگەر تۆزە بە ڕابردووی خۆمان دەبچینەوە زانین کە پارتی دیموکراتی کوردستان هەر لە سەرەتای دامەزراندنی تاکو ئێستا ئامانجی سەرەکی ئێمە نەبووە وەکو پارتی کە ئێمە ببین بە دەستهەڵات و ئەمە ئیتر دوو ئامانجی ئێمەیە. هەمیشە ویستمانە پارتی سەرکەوێ پارتی دەستهەڵات بگرێتە دەست بۆ ئەوەی وەکو ئامرازێک بتوانین ئامانجە بەرزەکانی نەتەوەکەمان و وڵاتەکەمان بێنینەتی. سەیری هۆکارەکانی دامەزراندنی پارتیەکەین ئێستاش زۆر لەو هۆکارانە هێشتا ماوە. ئەبێ ئەم پرسیارە بکەین لە خۆمان و لە خەڵکی تریش کە ئێستا ڕوبەڕووی ئەم هەڵبژاردنانە بووتەوە لەسەر چه ئەساسێک دەنگ بدەن بە لایەنێکی سیاسی بۆ دەنگ بدەن بە پارتی. سیر بکەین لە سەرەتاوە پارتی کە دروست بوو هەندێک ئامانج هەبوو بۆ بەدیهێنانی ئەو ئامانجانە پارتی دروست بوو و هەندێک هۆکار هەبوون کە ئەو هۆکارانە وای کرد حزبێکی سیاسی قەوەرەی پارتی دروست ببێت و بەردەوام بێت لە خەبات. لە ئێستاوە کە سەیرەکەین ئەو هەموو ئەو ئامانجانە هێشتا نەهاتوونەتە دی کەواتە مانەوەی پارتی و پێشکەوتن و سەرخستنی لیستی پارتی زەرورەتێکە بۆ نەتەوەکەمان و ئەو هۆکارانەی کە بوونە هۆی پێکێنان و دروستبوونی پارتی شەوانی هێشتا زۆریان ماوە. ئێمە کە سەیرەکەین پارتی لە سەرەتاوە دروست بوو بۆ ئەوەی بەرگری لە پێناسەی نەتەوەیەک بکە بۆ ئەوەی بەرگری لە مانەوەی نەتەوەیەک بکە بۆ ئەوەی ئەو خەڵکی ئێمە کە دابەش کران و هەر یەکە کەوتە خوشبنێک و شوێنێک بیان گەینێتەوە یەک و وەکو نەتەوەیەک خۆی بناسێت و بەرامبەر بە هەموو تەحەدیات و هەموو ئەو هەڕەشە و مەترسیانەی کە ڕوبەڕووی گەلی کوردستان بوونەوە ببێتەوە. ئێستاش ئەو مەترسیانە ماون، ئێستاش ئەو هۆکارانە هەرماون و ئێستاش ئەو ئامانجە بەدی نەهاتوانەی گەلەکەمان هێشتا ماون و چاوەڕێین بە ڕێگای پارتی ئینشاءڵڵا بتوانین ئەوانش بەدی بێنین. لەبەرەوە ئاڵێن
پێویستە خەبات بکەین و هەوڵ بدەین و دەنگ بۆ پارتی کۆ بکەینەوە بۆ ئەوەی پارتی لە لووتکەی دەسەڵاتە بتوانێت ئەو ئامانجانە بەدی بێنێ. ئێمە نامانەوێت بینە دەسەڵات یان لە دەسەڵات بمێنینەوە تەنیا لەبەر ئەوەی ئیتر گەیشتینە دەسەڵات و تەواو ئەمە دوا ئاوات و دوا ئامانجی ئێمەیە. بە پێچەوەنەوە ئەمانەوێ پارتی لە دەسەڵات بمێنێت و بەهێزتریش ببێ بۆ ئەوەی ئەم دەستهەڵاتە بەکار بێنێ بۆ بەدیهێنانی ئاواتی گەلێکی ستەم لێکراو بۆ ئەوەی ئایندەیەکی گەشتر بۆ گەنجەکانی ئێمە دابین بکە، بۆ ئەوەی سارێژی برینی هەموو ئەو قوربانیانەی ئەنفال و بنەماڵەی شەهیدان بکاتەوە و بۆ ئەوەی بتوانێت زیاتر خزمەتی گەل و وڵاتەکەمان بکە. ئێمە دەستهەڵات بە ئامراز ئەزانین نەک بە هەدەف. لەبەرەوە ئەمانەوێ بەردەوام بین. لەوانەیە زۆر حزبی سیاسی تر هەبن کە وەکو لایەنێکی سیاسی تەنیا ئاواتیانەوە بێ بگەن بە دەستهەڵات، بەڵام ئەوە ئاواتی ئێمە نییە، چونکە ئێمە لە دەستهەڵات بووین و ئینشەڵڵا بە هەوڵ و قووەتی خوا و بە پشتگیری ئێوە بەردەوامیشە بین و ئەم جارە زیاتریش ئەتوانین هێزی پارتی بەقووەت بکەین. ئەم هەڵبژاردنانە هەڵبژاردنێکی زۆر زۆر چارەنووسازن. حقیقەت ئەبێ هەر یەکێک لە ئێوە کە وەکو کادری پارتی و هەموو ئەو لایەنگیرانەی کە پارتیان خۆشەوێ و ئەم ڕێبازیان خۆشەوە و پێیان پەسەندە بیر لەوە بکەنەوە ئەم جارە چەند گرنگە هەوڵ بدەن لیستی پارتی سەرکەوتوتر لە هەڵبژاردنەکانی پێشتریش بێ، زیاتر دەنگ کۆ بکەینەوە بۆ ئەوەی بتوانین ئەو هەروەکو باسم کرد ئەو ئاواتە بەدی نەهاتوانەی گەلەکەمان بینینە دی. ئەمە لە هەمووی گرنگترە بە نسبەت وڵاتێک کە هێشتا لە ژێر هەرەشە و مەترسیدایە، بە نسبەت وڵاتێک کە کاروانی ئاوەدانی دەستی پێکردووە و هێشتا نەگەیشتوتە قۆناغی کۆتایی خۆی. من ئەمەوێ لە خزمەتی ئێوەی بەڕێز باسی دەستکەوتەکانی پارتی بکەین کە بۆ لەمە و دواش پێویستە پارتی هەبێ. پارتی هەروەک باسم کرد لە سەرەتاوە بۆ ئەوە دروست بوو کە بەرگری لە مافی گەلێک بکە و پێناسەی کوردستان وەکو نەتەوەیەکی بەشخوراو ستەم لێکراو لە جیهاندا بناسێنێ و بیگەینێتە شوێنێک کە جیاوازی نەبێ لەگەڵ هیچ نەتەوەیەکی تر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. و چەندە تووشی شکست و نسکۆی زۆریش هاتوین، هەوراز و نشێوی زۆریشمان بینیوە، بەڵام هەموو جارێک دوای هەر شکستێک پارتی جارێکی تر سەرکەوتوتر بەهێزتر هاتوتەوە مەیدان. ئەمەش خۆی لە خۆیدا مانایەکی زۆر زۆر قوڵی هەیە، چونکە پارتی لە ناخی خەڵکەوە دروست بووە، هەڵقڵاوی گەلێکە نەتەوەیەکە کە قەت و قەت کۆتایی نایە. ئەو کاتە پارتی نامێنێ کە گەلی کورد نامێنێ و لەبەر ئەوە من دڵنیام مانەوەی پارتی بەردەوام دەبێت، چونکە گەلی کورد خەڵکی کوردستان هەر ئەمێنێ و ئینشاءڵڵا هەر سەرکەوتووشە بێ. ئێمە لە سەرەتای شۆڕشی ئەیلول و لە با بڵێم مێژووی هاوچەرخی گەلەکەمان ئەگەر سیر بکەین هەندێک واقع حقایقانە کە ئەبێ وا بە ئاسانی بەسەری دەتێنەپەڕی. بە هەر یەکێک پرسیاری خۆمان بکەین کەی لە مێژووی هاوچەرخی گەلەکەماندا دەستهەڵاتی کوردی دەستهەڵاتی کوردستان دامەزراوە؟ کامە حەزب و لایەنی سیاسی توانیویانە بەبێ وجودی پارتی بەبێ مانەوەی پارتی لە ساحی خەباتە کیانێکی کوردی دامەزرێنن؟ ئەگەر سیرکەین شۆڕشی ئەیلول یەکەم جار کە وەکو نەتەوەیەک هەموو خەڵکی کوردستانی باشووری گەیاندە یەک و نەک تەنیا توانی دەستهەڵاتێکی بەرفراوان لە هەموو کوردستانی باشووردا دروست بکە، بەڵکو بۆ بە دروستکەی ئومێد بۆ هەموو خەڵکی کورد لە هەموو پارچەکانی تری کوردستانیش. مانەوەی پارتی هێزی پارتی لە ساحەی قەباتی سیاسی کوردستاندا وای کرد کە کیانی کوردی وجودی بۆ
دروست بێ کە دژمنەکان و ناحەزان و داگیرکەرانی کوردستان ئینکاری ئەمەیان دەکرد. هەروەها دوای ڕاپەڕینی ساڵی 91یش بە وجودی پارتی و هاوپەیمانەکان و هێزە دڵسۆزەکانی تری کوردستان ئەم کیانە ئێستا دروست بووە، خاوەنی پەرلەمان و خاوەنی حکوومەت و خاوەنی دەستهەڵاتێکی معتەبەر و جێ و ڕێز و تەقدیری خۆمان کردوتەوە لە ساحەی نێودەوڵەتیە. ئەمە هەمووی ناڵێم تەنیا خەباتی پارتی بووە، بەڵام پارتی سەرقافلەی ئەم خەباتە بووە. قوربانیەکانی پارتی لە هەژمار نایەن. ئەو زەحمەت و ماندووبوونەی کە پارتی و کادر و ئەندام و پێشمەرگەکانی پارتی بینیویانە و خەڵکی پارتی کێشاویەتی، هیچ حزبێکی تر ناتوانێت خۆی بەراوردکە لەگەڵ ڕابردوو مێژووی پارتی. من نامانەوێت لە مێژوودا بژین، بەڵام ئەمانە بنەمایەکن کە پارتی لەسەری دروست بووە و ئەمانە هەندێک پرەنسیپن کە پارتی لەسەری پەروەردە کراوە. بەرگریکردن لە خاک و نیشتیمان و گەلی کوردستان پرەنسیپ و مەبادئی پارتیە کە بەردەوامە بێ لەسەری و ئێستاش ئێمە پێویستیمان بەوەیە کە بەرگری لەم خاکە و لەم وڵاتە و لەم گەلە بکرێ. شوێنی زۆر ماوە لە کوردستان هێشتا نەگەڕاوەتەوە باوەشی کوردستانێکی ئازاد. ئەبێ هەوڵ بدەین بۆ ئەوەی ئەو ناوچانەی کە لە دەرەوەی دەسەڵاتی هەرێمیشن ئەوانەش بگەڕێنەوە و ئەمەش بە پارتی ئەکرێ. پارتی ئەتوانێ خەباتی دوور و درێژی خۆی و ئەزمموی خۆی بەکاربێنێ و هەموو هێز و توانای خۆی بەکاربێنێ و ئەوەی هەموو ئەو سنوورانەش ئینشەڵڵا بگەڕێنەوە بۆ سەر کوردستانێکی ئازاد. ئێمە پێویستیمان بەوەیە ڕوبەڕووی پلانی ناحەزان و دژمنانی کوردستان ببینەوە کە نانەوێ کورد وەکو نەتەوەیەکی سربەخۆ، وەکو نەتەوەیەک کە مافی چارەنووسی خۆی هەیە بگا بە ئاوات و ئامانجەکانی خۆی. هێزێک پێویستە ڕوبەڕووی ئەو هەموو تەحەدا و ئەو هەموو ناحەزانە بێتەوە کە بێگومان بەبێ پارتی ئەمەش زۆر زۆر زەحمەتە بکرێت. بۆیە پێویستە پارتی هەبێ، پارتی بەهێز بێ بۆ ئەوەی بتوانین ئەو شتانە بکەین. پێویستیمان بە پارتیە بۆ ئەوەی بتوانین مافی هەموو تاکێکی ئەم وڵاتە بەدیوێنین. پارتی پێک تەنیا بیرۆکەیەکی کەسێک نییە کە چەند کەسێک بتوان خۆی تێدا ببینەوە. پارتی چەترێکی فراوانە، هەموو بیر و بوچۆنێکی جیاواز تێدا جێ ئەبێتەوە. تەنیا مەرجی پارتی بوون و ئەندامبوون لە پارتی لە ڕوانگەیەکی فراوانەوە ئەگەر سیرکەین دڵسۆزیە بۆ خاک و نیشتیمان. هەر کەسێ بیەوێ خزمەتی خاک وڵاتەکەی خۆی بکە ئەتوانێت خۆی لە ژەرچەتری پارتی ببێنێتەوە. بە هەرچی بیر و بە هەرچی با بڵێم ئاین و ئاینزا و هەرچی بیر و باوەڕی سیاسی جیاواز هەبێ، بەڵام کە گەیشتە مەسەلەی کوردایەتی و گەیشتە مەسەلەی خزمەتکردن بۆ گەل و وڵات، پارتی هەمیشە خۆی لە خزمەتی ئەو خەڵکانەدا بینیوە. بۆیە شەڵێن ئێستاش ئێمە پێویستیمان بە تەباییە، پێویستیمان بە ئاشتەواییە، پێویستیمان بە تەسامحی دینیە، پێویستیمان بە ڕێزگرتنە لە مافەکانی هەموو نەتەوە و هەموو خەڵکێکی تر کە لەم کوردستانەدا دەژین و زامنی ئەم ئاشتەواییە و ئەم پێکەوە ژیانەش ئێمە پارتی بە زامنە ئەزانین. سەرەوە پێویستە پارتی بەردەوام بێ بۆ ئەوەی ئاشتەوایی بەردەوام بێ، پێویستە پارتی بەردەوام بێ بۆ ئەوەی ئاوادانی بەردەوام بێ، پێویستە پارتی بەردەوام بێ بۆ ئەوەی ئامانجەکانی بەدینهاتووی گەلەکەمان بێنەدی. من لێرە لە خزمەتیەوە بۆیە من حەزەکەم ئەو قسانە بکەم، چونکە ئێوە ڕوبەڕووی خەڵکێکە بنەوە کە داوایان لێ ئەگەن دەنگ بدەن بە پارتی. من حەزەکەم ئەو ڕاستیانەیان پێ بڵێن. گەنجێک کە لەوانەیە زۆر شارەزای مێژووی خەباتی پارتی نەبوو بێ یان لە دوای ڕاپەڕین تا ئێستا حەقی مافی دەنگدانی هەیە، زۆر لە زەحمەتی و ئاوارەیی و دەربەدەری و ترس و دڵە ڕاوکێ و زەحمەت و بڵێم ژێردەستی پێشتری نەبینیەوە.
چۆن ئەم گەنجە بزانێ پارتی بە چ مەراحلێکدا تێپەڕیوە تاکو گەیشتوتە ئێرە، چۆن ئەم گەنجە بزانێ کە ئەم ئاشتیە و ئەم ئازادیەی ئێستا لە کوردستاندا بەرقەرارە، ئەمە بەرهەمی خەباتی هەزاران پێشمەرگە و خوێنی هەزاران شەهیدە. ئەبێ پێیان بگوترێ کێ خاوەنی ئەم مێژووەیە؟ هیچ کەسێک زیاتر لە پارتی ناتوانێت خۆی بە خاوەنی ئەو مێژووە بزانێت. گەورەترین زەربە بە پارتی کەوت کە ئەنفال ڕوویدا، چونکە شاهدانی مێژوو زۆربەیان بەر ئەنفال کەوتن. ئەوانەی کە شاهدی قوربانیدانی پارتی بوون زۆریان بەر ئەنفال کەوتن. بەڵام ئێستا ئەرکی ئێوەیە، ئەرکی ئێمەیە، هەموو ئەو مێژووە بۆ گەنجەکانی خۆمان بێڵێنەوە، پێیان بڵێن کە ئێمە ئەم قۆناغەمان بڕیوە و گەیشتونەتە ئێرە و ئەم ئازادیەی ئێستا بەدەستاتووە بەرهەمی خەباتی ڕابردووی ئەم حزبە و خەڵکانی دڵسۆزی کوردستان. ئەمە دەستکەوتەکانی ڕابردووی پارتیە. بەڵام ئێستاش پارتی داهێنەری دیموکراسیەت بووە لە هەرێمی کوردستان. یەکەم جار جەنابی سەرۆک داوای کرد هەڵبژاردن لە کوردستان بکرێ بۆ ئەوەی هیچ هێزێک و هیچ لایەنێک خۆی نەسەپێنێ بەسەر ئیرادەی گەلێک، بەڵکو خەڵک بۆ بە حەکەم، خەڵک بۆ بە خاوەنی بڕیاری خۆی کە خۆی دەستەڵاتی خۆی دەستنیشان بکە و هەڵبژێرێت و خۆی بڵێ من ئەمەوێ کێ ڕێبەرایەتی قۆناغێکی دیاریکرا و لە ماوەی دوو هەڵبژاردنە بکە. داهێنەری دیموکراسیەت لە کوردستاندا پارتی بووە و بە سوپاسەوە لەگەڵ هەموو لایەنەکانی تری سیاسیش کە شان بەشان خەباتیان کردووە و توانیویانە بەردەوام بن، بەڵام بە حەقیقەت زیاتر لە هەموو کەسێک ئەم دەستکەوتە ئێمە بە دەستکەوتی پارتی ئەزانی. جگە لەمەش ئێمە لەو ماوەیەدا لەوانەیە تووشی زۆر هەڕەشە و زۆر کێشە و گرفت و شتی ناخۆشیش بووین، بەڵام چونکە ئیرادەی گەلی کوردستان بە قووەت بوو، چونکە پارتی بەهێز بوو، توانیان زاڵ بن بەسەر هەموو ئەو کێشە و گرفتانە. کەواتە تایبەتمەندیەکی تر هی پارتی کە پێویستیەکی تر بۆمانەوەی پارتی ئەوەیە کە ئەوێ پارتی بەهێز بێت. پارتی بەهێز بێت ئەتوانێت زاڵ بێ بەسەر ئاستەنگەکاندا. پارتی بەهێز بێت ئەتوانێت لێبوردەیی و پێکەوە ژیان و ئاشتەوایی گشتی لە ناو خەڵکدا زیاتر بچەسپێنێت. ئەمە هەمووی دەستکەوتی پارتی ئێستایە. ئێمە توانیمان بە هاوکاری هەموو خەڵکی کوردستان بەڵام شتێکی وا بکەین ئێستا هەم پەرلەمان جێگەی خۆی بکاتەوە، هەم حکوومەتی هەرێم بەردەوام بێ لە خزمەتکردنی خەڵکی کوردستان و هەم بتوانین ئەو ئاسۆیەش بۆ خەڵکی ئێمە ڕۆناکتر بکەین کە ئینشاء الله ڕۆژ بە ڕۆژ بەرە و لووتکەی سەرکەوتن هەنگاو ئەنێ. مناڵێم هەڵا نەکراوە کەم تەرخەمی نەبووە. لەوانەیە زۆر جار ئەبینین بەرپرسێک یان ئەندامێک یان کەسانێک لە ئاستی بەرزی و قورسایی خەباتی پارتی نەبوون، بەڵام قەت و قەت ناکرێ پێناسەی پارتی بە تاکە کەسێک بکرێ، قەت ناکرێ پێوەری خەباتی پارتی ئەوە بێ یەکێک یان دوو کەس یان چەند کەسێک سیر کرێن بڵێن وڵا ئەمانە ئیتر تەواو پارتی لەم چەند کەسە ئەبیندرێ. هیچ کەسێک وەکو تاک ناتوانێت خۆی بکە بە خاوەنی پارتی. گەلی کورد خاوەنی پارتیە، ئێوە خاوەنی پارتی. پارتی هەمومانە، هی هەمووتانە، هی هەموو خەڵکی کوردستانە. لەبەرەوە پارتی بوون یان سیرکردن و بڵێن بەرەوردکردنی پارتی لەگەڵ لایەنەکانی تر ئەبێ لەو ڕوانگە بێ کە سەیری پرەنسیپ و مەبادئ و ڕێبازەکەی پارتی بکرێ. پارتی لەسەر چی دروست کراوە و بەرەوکوێ ئەڕوا. ئەمەیە کە بە نسبەت ئێمەوە گرنگەوە پێم خۆشە ئێوەش وەکو خوشکبرانی خۆشەویستی ئێمە لەگەڵ هەموو ئەو خەڵکانێک کە ڕوبەڕوو ئەبنەوە و داوای دەنگ بۆ پارتی ئەکەن ئەم داوایان لێ بکەن کە ئێمە نامانەوێت تەنیا دەنگ بۆ پارتی بدەن،
چونکە پارتی ئەمانەوێت لە دەستەڵات بمێنێ ئەمانەوێت دەنگ بۆ پارتی بدەن بۆ ئەوەی سەروەری ئەم وڵاتە پارێزراو بێ بۆ ئەوەی بەرەو شتی گەورەتر هەنگاو بنین ئەمانەوێت پارتی سەروەر بێ پارتی پێشەنگ بێ پارتی لە دەستەڵات بێ پارتی سەرکەوتوو بێ بۆ ئەوەی ئاوادانی زیاتر بێ بۆ ئەوەی خەڵک لە گیان و ماڵ و سامان و هەموو بڵێم شتی خۆیان دڵنیابن کە پارێزراو ئەبێ ئێمە ئەوەی توانیمانە لە توانەی خۆمان کردومانەوە بە ئەرکیشمان زانیەوە و بەردەوامیش ئەبین لە هەموو ئاستێکە لە خزمەتی خەڵکی خۆشەویستی خۆمان دابین پارتی بە هەزارەها خەڵکی بە توانای هەیە و توانیوێتی کادر و سەرکردەی زۆر زۆر بەتوانە پێ بگەینی کە لە قۆناغە جیاجیاکاندا سەرکردایەتیم گەلەیان کردووە و خۆیان کردوتە قوربان ئێستا من دڵنیام بە هەزارەها ئەندام و کادری پارتی هەیە کە چیاوی ئەوەن لە لیستی کاندیدەکانی پارتی بن بۆ پەرلەمان بەڵام نمونەیەک لەم هەزارەها کادرە دەستنیشان کراوە بۆ ئەوەی نوێنەرەتی ئەم قۆناغە بکەن لە پەرلەمانی کوردستانە لەبەرەوە داوای من لە هەموو ئێوەی خۆشەویستەوەیەوە لە هەموو خەڵکی کوردستانیش کە دەنگ بەو کاندیدانە بدەن چونکە ئەوانە پارێزەری ماف و کەرامەت و سەر و ماڵ و گیانی ئێوەن ئەوانە بەرگری لە مافی ئێوەکەن ئەوانە نایەن بۆ ئەوەی دەستهەڵات بگرنە دەست و ئیتر بڵێن تەواو ئەرکی ئێمە تەواو بۆ گەیشتینە دەستهەڵات ئەمانە ئەیانەوێ ئەرکەکەیان لە وەرگرتنی دەستهەڵات دەست پێ بکە کە هاتنە دەستهەڵات ئەو کاتە ئەرکەکەیان دەست پێ ئەکە کە گەورەترین ئەرکیان خزمەتکردنە بە ئێوە حەزەکەم لەو ڕوانگەوە ئێوە لەگە خەڵکی خۆشمان قسە بکەن و ئەم داوایان لێ بکەن کە ئێمە ئەمانەوێ خزمەتی ئێوە بکەین ئەمە لە ڕووی هەندێک پرەنسیپ و مەبادە کە بۆ ئێمە پێمان باشە پارتی سەرکەوێ بۆ پێمان باشە دەنگ بە پارتی بدرێن لە لایەکی ترەوە مەسەلەی میکانیزم و تەکتیکی هەڵبژاردنە و شێوازی بەڕێوەبردننی هەڵبژاردن ئەومان لەبیر نەچێ ئێمە لە هەر لایەنێکی سیاسی بین وەکو پارتی قەنەعەتی ئێمە وایە ئێمە کوردستانی خەڵکی ئەم وڵاتەی و گەورەترین سەرکەوتن لە هەموو هەڵبژاردنێکدا ئەوەیە کە کوردستان سەرکەوێ کوردستانیش بەچ سەر دەکەوێ کە سەرکەوتوو بێ لە بەڕێوەبردننی ئەزمونێکی دیموکراسی لەبەرەوە داوای ئێمە لە هەموو خەڵکی کوردستانەوەیە هەڵبژاردنەکان پاک و بێگەرد بن هەڵبژاردنەکان بە شێوازێکی پێشکەوتوو و شارستانیانە بەڕێوە بچن و ڕێز لە ئەنجامی ئەو هەڵبژاردنانە بکرێت کە بە پاکی و بێگەردی ئینشاءڵڵا بەڕێوەچن سەرکەوتنی کوردستان گەورەترە لە سەرکەوتنی حزبێک یان کاندیدێک ڕێزگرتن لە پرۆسەی دیموکراسی زۆر زۆر گرنگترە لەوەی کە بۆ قۆناغێکی دیارکرا و لە دەستەڵاتە کێ دێتە سەر حکوم ئێمە ئەبێ ئەمە پێشانی هەموو وڵاتانی دراوسێ و جیهانیش دەین کە کورد شایستەی ئەوەیە ڕێزی لێ بگیرێ چونکە بڕوای بە دیموکراسیەتە بڕوای بە یەکسانیە بڕوای بە دادپەروەری کۆمەڵایەتیە ئەمانەوێ خەڵک لێمان تێبگە کە ئێمە هێشتا لە قۆناغێکی سەرەتایی داین ئەمانەوێ بەرەو سەرکەوتنی گەورەتر هەنگاو بنین بەڵام چۆن ئەتوانین ئەمە بکەین ئەتوانین ئەمە بە شێوازێ بکەین کە ڕێز و ئاعتیباری خۆمان لە ساحەی نێودەوڵەتیە فەرز بکەین ڕاستە مەسەلەیەکی کۆن لە کوردەواریە هەیە دەڵێن کورد دۆستی نییە چیەکانی نەبێ بەڵام لێرە شتێکی زۆر زۆر گرنگتریش هەیە ئەویش ئەمەیە کە ئێمە چەسپاندنی دیموکراسیەت لە ئەزمموی کوردستاندا گەورەترین دۆستی ئێمەیە ئێمە ئەتوانین بەو شێوازە زۆر دۆست و لایەنگیر لە سەراسەری جیهاندا بۆ خۆمان کۆ بکەینەوە خەڵکێکی زۆر چاوەڕوانە کە بزانێت نەتیجەی ئەم هەڵبژاردنە چۆنە بێ
سیرمانە کە بزانین ئایا کورد لەو ئاستەیە وەکو گەلێکی دیموکرات و گەلێکی ئاشتی خواست سیر بکرێ یان نا. بۆیە هیوادارم هەموو لایەنەکان پێش ئەوەی بیر لە خۆیان بکەنەوە، پێش ئەوەی بیر لە سەرکەوتنی لیستەکەی خۆیان بکەن، بیر لە سەرکەوتنی کوردستان بکەن. یەکتر سوکردن خۆکوشتنە، یەکتر سوکردن سوکردنی کوردستانە. ئێمە نامانەوێ پەلاماری هیچ لایەک بدەین، نامانەوێ هیچ لایەکیش سوک بکەین و داواشەکەین هەموو لایەکیش ڕێز لە ئیرادەی پارتەکەمان بگرێ و ڕێز لە ئیرادەی بیر و باوەری پارتەکەمان بگرێ و ئەو خەڵکانەی کە ئەیانەوێ دەنگ بە پارتی بدەن ئینشاءڵڵا ئێوە لە خزمەتیانە بن و هەموو لایەکیشی وادارین بڕێزی ئەم بڕیارە بگرێ کە خەڵک ئەیەوێ بۆ خۆی بیداتن. لە شێوازی بەڕێوەبردننی هەڵبژاردنەکانیش کە باسم کرد ئەوەیە ئێمە ئەبێ وریاوین بە حەقیقەت مەسەلەن هەندێک جار حتا پرۆسەی دیموکراسی و هەڵبژاردنیش فەن و تەکتیکی خۆی هەیە. ئێوە بی زیرەک بن بۆ ئەوەی بەرگری لە تاکتاکی دەنگی پارتی بکەن. منافسە هەیە، هەر لایەنێک بۆ خۆی حەزەکە زیاتر دەنگ کۆ بکاتەوە. هیوادارم شێوازەکانی کۆکردنی دەنگ شێوازی دروست بن و ئێوە مافی ئێوەیە، ئەرکی ئێوەشە کە بەرگری لە هەموو دەنگێکی پارتی دیموکراتی کوردستان بکەن. نەک تەنیا دەنگ کۆ بکەنەوە بەڵام لە کاتی دەنگدانیشە هەوڵ بدەن کە هیچ دەنگێکی پارتی بە فێڕۆ نەڕوە. ئێمە پێویستە لە ڕۆژی هەڵبژاردنە بیر لەوە بکەینەوە ئایا پێویست بە دەنگی من یان دراوسەی من یان هەواڵ و هاوڕێیەکی من هەیە یان نە. بەڵێ ئێمە لە هیچ دەنگێک بێمنەت نین، داوا ئەکەین هەر کەسێک توانای دەنگدانی هەبێ بچێ بۆ دەنگدان لە ڕۆژی دەنگدان لە ڕۆژی هەڵبژاردنە. هەموو دەنگێک لەم وڵاتە قیمەتی خۆی هەیە و ئێمە ئەزانین ئەتوانێ چارەنووسی ئەم وڵاتە بگۆڕێ. بۆیە تکام وایە لە هەر کوێ بن تەنیا توانای ئەوەتان هەبێ بچن بۆ دەنگدان هەم خۆتان و هەم ئەو خەڵکێک کە ئەشتوانە لەگەڵ خۆتان بن هانیان بدەن بۆ ئەوی بچن دەنگدەن. کەم تەرخەمیکردن زۆر جار لە خۆبایی بوون زۆر جار بۆتە هۆی ئەوەی ئێمە نەتوانین ئەو دەنگە ڕاستەقیانانەی کە پارتی هەیەتی بەدەست بێن. زۆر کەس هەیە پێی وایە پارتی هەر سەرکەوتووە ئیتر ناچی دەنگدا بۆ زەحمەتەکە بکێش. نەخێر، ئەمجارە زۆر فەرقە ئەگەر سەرکەوتوش بێ بە سەرکەوتوتر بێ، ئەگەر ڕێژەیەکی بەرچاویش بێنێ بە ئەمجارە زیاتر بێنێ. هیوادارم ئەمەمان لە بەرچاو بێ، هەم خۆمان هەم هەر کەسێک کە لە توانەماندایە بتوانین بۆ پارتی دەنگ کۆ بکەینەوە لەگەڵ خۆمان بیبین بۆ ئەوەی دەنگدا. داوام لە خوشکانی بەڕێز هەیە، دایک و خوشکانی بەڕێز کە ئەتوانن بە حەقیقەت تەواوی هەڵبژاردنەکە بگۆڕن. ئەوانە ئەتوانن ئەگەر ئێمە پێمان بکرێ و داوان لێ بکەین و بێن بۆ سندوقی دەنگدان، داوان لێەکەین بەشداریەکی کارا بکەن و دەنگ بدەن بۆ پارتی، چونکە ئێمە خۆمان بە خزمەتکاری هەموو گەلی کوردستان ئەزانین، بەڵام لە هەمان کاتیشە ئەزانین کە مەسەلەی دایک و خوشک چەند قەدر و قیمەتیان هەیە لە بەتایبەتی مێژووی پارتی. هیچ پێشمەرگەیەک لە پارتی نەی ئەتوانی ئەو قوربانیە بدا ماڵەکەی بەجێبێڵی، مناڵەکانی بەجێبێڵی ئەگەر دایکێک یا خوشکێک یان هاوسەرێکی لە ماڵ بەجێ نەهێشت بێ خزمەتی ماڵ و کەس و کارەکەی بکە. هەموو ئافرەتێک لەم وڵاتە بەقەت پێشمەرگەیەک بەقەت خەباتکارێک حەقی هەیە لەم وڵاتە و مافی خۆیان ئێمە ئەمانەوێ دادپەروەری کۆمەڵاتی کە ئەڵێن تەنیا بۆ چوینە توێژ نییە، مەسەلا بۆ هەموو تاگێکی ئەم وڵاتە ئەمانەوێ دادپەروەری کۆمەڵاتی هەبێ و هیچ شتێکیش لەوە بە دادپەروەرتر نازانم کە مافی ئافرەت بە هەموو شێوازێک بپارێزرێ و بێتە ینی جێبەجێ بکرێ و پێیان بدرێ. گەنجەکان بەنسبەت ئێمە نەک تەنیا دوا ڕۆژی گەلەکەمانن، هێزی ئێستای گەلەکەمانن. گەنجەکان حەلەقەی دوێنێ و سبەی وڵاتەکەمانن، پەیوەندی مێژوو ئایندەی وڵاتەکەمان لە دەستی گەنجەکانمانە.
من داوا لێیان ئەکەم وەکو خوشک و برای خۆم ڕاستە ئێوە لەوانەیە تومحاتتان هەبێ داواکاریتان هەبێ هەر یەکێک لە ئێوە بیر لەوە بکاتەوە بۆ من وەکو تاک چی تێدایە من بۆ دەنگ بدەم پێشەوەی بیر لە خۆت بکەیتەوە بیر لەوە بکەرەوە ئەگەر هەمومان هەبین هەموو شتیشمان هەبێ بەڵام وڵاتێکی سەربەرزمان نەبێ ئاشتی و ئازادی و ئاوەدانیمان نەبێ خۆمان ئەتوانین چی بکەین کەواتە ئەوەی لە خۆمان خۆشەویسترە وڵاتەکەمانە ئەبێ دەنگ بدەین بە لایەنێک کە بتوانی وڵاتەکەمان بۆ بپارێزێ کە بتوانێ بەرەو لووتکەی سەرکەوتن بمان بە و هەموو ئاوات و هەموو ئەو تومحاتانێک کە هەشمانە لەم چوارچێوە ئێمە ئەتوانین دابینی بکەین من وەکو تاکێک ئەمەوێ دەنگ بدەم بەم پارتە بە پارتی دیموکراتی کوردستان چونکە دڵنیام لە داهاتووی خۆم دڵنیام لە سەروەت و سامانی خۆم دڵنیام لە کەرامەت و ژیانی خۆم و اینجا تومحاتی من دێ دەستکەوتەکانی من دێ وەکو گەنجێک ئەمەوێ ئەمەم هەبێ دەستکەوتی وام هەبێ سەرکەوتوو بم خوێندنم تەواوکەم ئەمە هەمووی لە جێ خۆی وە پارتی بە دڵنیایەوە لە خزمەتی هەموو گەنجەکانی وڵاتە کەشماندا دەبێت زۆر جار پارتی بە تەنیا نەبووە کە گلەی دەکرێ یان زۆر جار خەڵک لەوانەیە ئەم گلەیە ئاراستەی پارتی بکەن بۆ نەیتوانیە وەکو پێویست خزمەتی هەموو خەڵکی کوردستان بکە یەکێک لە هۆکارەکانی چونکە پارتی تاکە دەستهەڵاتی ئەم وڵاتە نەبووە چکە پارتی دەستهەڵاتی بەسەر هەموو شوێنەکانی کوردستاندا بە یەکسانی نەیبووە ئەگەر ئەمانەوێ ئەو خزمەتەی کە لە ئاستی پارتیە و بۆ خەڵکی کوردستانە بێدابێن بکرێ من داواکارم خەڵکی کوردستانیش بەو چاوە سەیری پارتی بکەن با بە خزمەتکاری خۆیان بزانێ دەنگ بە پارتی بدەن بۆی پارتیش لە ئاستی خزمەتی ئەواندا بتوانێت خزمەت بکات هیوادارم گەنجەکانی ئێمە دایک و خوشکانی ئێمە هەموو برا و عەزیزانی ئێمە ئەمەیان لەبەرچاو بێ کە ئێمە بەرەو سندوقی هەڵبژاردن و بەرەو دەنگدان ئەڕۆین بزانن کە ئەمە چارەنووسی وڵاتەکەمان دیاری دەکات دەنگ بۆ پارتی کۆبکەنەوە چونکە پارتی ئەتوانێت زۆر دەستکەوتی زیاتر کە تاکو ئێستاش بەدی نهاتوون بەدی بێنێت و پارتی ئەتوانی گۆڕانکاری زۆر گەورەش بکات توانای ئەوەشی هەیە پارتی لە هەموو ئاستێکە توانای ئەوەی هەیە لە هەموو کاتێکە هەم گۆڕانکاری بکە هەم نوێبوونەوە بکە هەم بەرهەمی نوێی هەبێ و هەم بەردەوامیش بێ لەسەر ئەو خزمەت و ئەو خەباتەی کە تاکو ئێستا کردوێتی لەوانەیەندێکیان دڵیان هێشا بێ یان زوێر بوو بن یان وەکو پێویست وەڵامیان نەدراوێتەوە من لێرە وەکو برایەک داوان لێ ئەەکەم کە پێش ئەوەی بیر لە خۆیان بکەنەوە یان لە کێشەیەکی تایبەتی بکەنەوە بیر لە پارتەکەیان بکەنەوە پارتی ماڵی هەموو لایەکمانە دەرگاشی کراوەیە و خۆشیان خاوەنی ئەم پارتن ئەوەی زەحمەتی لە پارتی دیموکراتی کوردستاندا کێشاوە ئەمەی ڕۆژێ خەباتی لەم پارتەدا کردووە ئێستا خۆی خاوەنی ئەم پارتەیە لەبەرەوە ئەرکی خۆیانە و داوایەکی برانیان لێ ئەەکەم کە بەو پەڕی توانایی خۆیان جارێکی تر بگەڕێنەوە بۆ ئەوەی خزمەتی پارتەکەیان بکەن و داوا لە لقەکان و ناوچەکانی شەکەم بە دڵێکی فراوانەوە دەرگان کراوە بێ بە هەموو ئەو کادر و ئەندامانەی کە ئێستا لەوانەیە لە کارەکەدا نەما بن بۆ ئەوەی بگەڕێنەوە بۆ هاوکاریکردن و پشتیوانیکردن لە لق و ناوچەکان و بۆ ئەوەی خزمەتی پارتەکەمان بکەن جگە لەوانە طبعاً هەروەکو پێشتریش باسم کرد ئەمانە خاوەن ماڵی پارتین بەڵام هەموو تاکێکی ئەم وڵاتەش ئەبێ خۆی بە خاوەنی پارتی بزانێ و پارتی بە حزبەکەی خۆی بزانێ و هیوادارم هەموو لایەکیش دەنگ بە پارتی